گفتوگۆ دەکەین لەبارەی وڵەکانی زەیدی بۆ دەست بە سەرداگرتنی پارەی گەندەڵکاران. میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا ئوسامە جەمیل پەرلەمانتاری پێشووی عێراق. مامۆستا سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. مامۆستاوەی لە عێراق ڕوویدا چییە بە بڕواییەوە؟ جۆرێکە لە شۆ و نمایش یا نا بە فعلی بەرەنگاری گەندەڵکاران دەبنەوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سوپاس کاگەڕانکۆ. دوای ئەو گۆڕانکاریانێکەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویدا بە تایبەتی ئەوەی ئەو شەڕ گەورەی لە نێوان ئێران و ئەمریکا ڕوویدا، ئەمریکا ئێستا هەموو هەوڵەکانی خۆی خستۆتە کار بۆ ئەوەی دەستی ئێران لە ناوچەکە ئەگەر نەش بڕێ زۆر کورت بکاتەوە. لە سووریاوە دەستی پێکرد یەک دوو ساڵ پێش ئێستا گەیشتە لوبنان، خەریکەوە لە لوبنانیش دوێنێ پێرێکەوە حکوومەتی لوبنانی و ئیسرائیلی ڕێکەوتنامەیەکیانی امزا کردی ئەگەر ئەو ڕێکەوتنامە جێبەجێ بکرێت بە تەواوی دەستی ئێران دەبڕێ و بە تەواوی حیزب اللهش پەشی دەکەوێت. ئەوەی ماوەتەوە ئێستا عێراقە. عێراق بە حکمی ئەوەی جیاوازە لە سووریا و لە لوبنان، خاوەن نەوتێکی زۆرە، پارەیەکی زۆرە، سەرمایەکی یەجگار زۆری هەیە لە داهات. ئەمریکا چەندین ساڵە گومانەکانی واخستۆتە بڕکەوە عێراق هۆکارێکی سەرەکی بەردەوامی ڕژێمی ئێرانە، هەرچی داهات و پارەی عێراقە لە بۆ ئێران دەڕوە. ئێستا بۆ بیانوە دەیەوێ ئەو دەستە ببڕێ ئەوە یەک دوو خەریکە قەنەعەتێک لای ئیدارەی ئەمریکی دروست دەبێتکەوە ئیتر سەردەمی شیعەکان لە عێراق کۆتایی پێبێ ڕەنگە دەسەڵات تەسلیمی سونە بکەن. یعنی ئەو قسە لە ناو ئەمریکا هەیە و حکوومەتی ئەمریکی و کاربەدەستانی ئەمریکی قسەی لەسەر دەکەن. ئەوە ترسێکی گەورەی لای شیعە دروست کرد کە ئێستا لە دەسەڵاتی عێراق زۆرینەن، نەک هەر زۆرینەن بەڵکو حکمی عێراق بە تەواوی لە دەستەوانە لە چوارچێوەی هەماهەنگیکەوە چەند کەسێکن بەیەکەوە ئیدارەی عێراق دەکەن کە نوری مالیکی هادی عامریە، هومام حمودیە، عەمار حەکیمە، محەممەد شیع سوودانی، قەیس خەزعەلی و چەند کەسێکتر. ئێستا عەلی زەیدی شاتۆتە ناوی بە حکمی ئەوەی ئەو نوێنەری ئیتارە لە بۆ ئەوەی ببێ بە سەرۆکی وەزیران و فعلەن بوو و نوێنەری خودی نوری مالیکیە. ئەو ترسە وای کردووە طبعا بیانووی ئەمریکا دووشتە لە عێراق. یەکەم بوونی گەندەڵێکی هێزگار زۆر، دووەم بوونی دەستی ئێران یان بوونی بەرژەوەندەکانی ئێران لە عێراق بەخەستی. ئەوە ترسێکی لای منوا تێدەگەم لای شیعە و لای ئیتار دروست کرد بۆ ئەوەی هەنگاوێک بگرنە بەر تاوەکو ئەمریکا دەسەڵاتیان یەکەم لێ نەسەنێت. دووەم شەقامی شیعی کە ئێستا زۆر بێزارە لێیان، جەنابەت دەزانی لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەران کە مانگی 11 2025 کرا لە هەندێک لە شارەکانی شیعەنشین کە 100% شیعی لێیە بەشداری ڕێژەی بەشدار بوو دەگەیشتە 11 و 12 و اینجا هەمیشە شەقامی شیعە هاواری لێرساوە بەدەستکەمی خزمەت گوزاری بەدەست خراپی حکوومەت، بەدەست بوونی بەرتیل، بوونی گەندەڵیەکی هێزگار زۆر کە حکوومەت عێراق بە تەواوی غەرق بووە. من پێم وایە ئەوە وای کرد کەوا شیعەکان ئەو هەنگاوە بنێن لە ڕێی عەلی زەیدی کەوا گەنجێکە هێناویانەتە پێش خۆی کە حکوومەتی عێراقی ڕووخاڕنەگە تەمەنی 6 ساڵی بی وابزەم وال 87 شتەشی وایە، ینی لە ئەوەندە گەورە نییە گەنجێکە هێناویان وەنیە خۆی بازرگانە، خۆی گرێبەستی خۆراکی مەواد غیزایی وەزارەتی بازرگانی عێراقی ئەوەی کایمە پێی دەڵێن بایعی ئەو دەیکا، خاوەنی دەیان کۆمپانیایە، خاوەنی کەناڵی ئاسمانیە، یعنی خۆی ئەگەر بێ لێ بپێچێ و لێ پرسێ و خودی خۆی دەکەوێتە ژێر پرسیار ئەو هەموو ملک و سامانەی ئەو گەنجە لە ماوەی ئەو چەند ساڵە لێکوێ بوو. ئەوەیان هێنا و ئەوە بەکاردەهێنن بۆ ئەوەی بەشێک لە ڕق و تووڕەیی ئەمریکا کەم بکەنەوە بەرامبەر بە دەسەڵاتی شیعە لە عێراق. ئەوە خاڵێکی دی لەکوێوە دەستیان پێکرد جەنابەت دەبینی زۆربەی زۆری ئەوانەی گیراینە سونەن، یعنی لە پێکاتەی سونە ڕێژەی هێزگار کەم شیعی تێدایە کە من وا تێدەگەم تەنها لە بۆ دەرماندا ناوچکۆ خەریک بوو ئەو هاوارە لە شەقامی عێراقی دروستبی کە بۆچی بە سونە، ئایا بە سونە گەندەڵەیان یان خەڵکی تری شیعەش گەندەڵە. لەبەرەوە من وا تێدەگەم تەصفیەی بەشەکی ڕەنگە تەصفیەی نخبەی سونەبی بە تایبەتی ئەوانەی کە گەندەڵن کە پارێکی زۆریان کۆکردیتەوە کە لەسەر سەروەت و سامانی عێراقی زۆر دەوڵەمەند بوون، یعنی پەلوپۆخستنی کەوادری سوندە بەشێکە لەو هەنگاوەی کەەوە ئەمریکا ئەوە خاڵێکی دیشکە زۆر گرنگە، ینی بەلامەوە ئەوەیە من بۆیە وەکو جەنابەت گوتە تۆ دەڵێی شۆیەک بی ڕەنگە شۆیەک بی هەموو ئەوانەی کە بەشەکن لە گەندەڵی عێراق، هەموو ئەوانەی لە دوای 2023ەوە زۆر بەخستی دەستیان بۆ ملک و سامانی عێراق بردی، ئەوانە یەکەم کەس بوون کە پیرۆزبایان لە عەلی زەیدی کرد و ئەوانن کە ئێستا ئیدارەی عێراق دەکەن و ئیدارەی عەلی زەیدیش دەکەن
لەبەر ئەوە بەڕاستی من زۆر گەشتبین نیم کاگڕانکۆ. مامۆستا ینی ڕادەی گەندەڵەکەت چۆنە لە عێراق ینی ئەوە لە بەغدا بوون 4 ساڵ ینی پەرلەمانتار بوون ڕادەی گەندەڵەکە چۆنە بنەمایەکەیە دەڵێن بۆ بەرپرسانی عراقی ئەم بنەمایە ڕاستە دەڵێ هەموو بەرپرسێکی عراقی گەندەڵە تا ئەو کاتێک کە پاکێتیەکەی دەسەلمێ ینی گەندەڵەکە بە ڕادەیەک هەر کەسێک بەرپرسیارەتی وەرەگرێ ناتوانێت خۆی لە بەردەمە و هەموو پارە و ڕێگە پێش و پەنایانەی گەندەڵیدا ڕابگرێ. خۆی ینی من ئەحسایەکی دقیقم پێ نییە کەوا یەکەم وڵات لە گەندەڵی چێە لە جیهان، بەڵام بە خەیاڵی خۆم بە حکمەوەی لە بەغدا بووم و چەند ساڵ لەوێ ئیشم کرد ونوا تێدەگەم عێراقی یە پێشەوەی یەکەمین وڵات بێ لە گەندەڵی زۆر بەکەمی بەرپرسێک دەبینیەوە بە تایبەتی بەرپرسی دەستگا تەنفیزیەکان دەڵێم هی حکوومەت ینی هی حکوومەت دەڵێم یعنی نایبینیەوە تاقە مەگەر یەکێکا بوو بێ بە پاچی لێی دەرچوو بێ دەنا ئیغراعاتەکان ئەوەندە زۆرن پارەکە ئەوەندە زۆرە گەندەڵیەکە ئەوەندە زۆرە سەرد سوڕ دەمینێت لە ڕێژەی ئەو پارەیە. من 4 ساڵ لە بەغدا بووم لە 2010 هەتا 2014 هەموو ساڵێک ڕێژەی بودجەی عێراقی لە 120 تا 140 میلیارد دلار کەمتر نەبوو کە ڕەنگە نیوەی وڵاتانی عەرەبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نیوەیان یا سێ بەشیان ئەگەر هەمیان کۆکەوە بە یەک ئەو نیوەی ئەو موازنەیان نەبێت لە ساڵێکدا، بەڵام ئەو پارە هەمووی بە هەدەر دەچوو. من چەند نمونەیەکت بدەمێت. پەرلەمانتارێک هەبوو ناوی حوسێن ئەسەدی بوو، نوێنەری خەڵکی بەسڕە بوو. ڕۆژێک هات راپۆرتێکی پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کرد گوتی لە بۆ شاری بەسڕە بە ڕێژەی 12 میلیارد محەویلەی کارەبا کڕایە. 12 میلیارد لە کۆریای جنوبی کڕایە هاتیە لە مینای بەسرە پەڕیتەوە ئێستا لە سەحرای بەسرە فڕێدایە هەمووی ژەنجی هەرینایە چونکە ئەو محەویلانە نەبەکەلکی کارەبای عێراق دێن و نەکە هاتیشە بیریان لێکردیتەوە کە بەکاری بێنن تەنها شتەکە وەرگیرایە و پارەکە درایە و خورایە ڕەنگ طبعا نووسرایە 4 میلیارد ڕەنگە هەمووی بە 2 میلیارد کڕابی وەنیە خاڵەکی دی شتێک هەبوو ئەوەی کەوا جەنابەت ئەگەر دیت بن لە خاڵی پشکنی جیازێک بوو بەدەستی پۆلیسەکی بوو سیارەی پێ دەپشکنی بزانی تەقینەوەی تێدایان نا جیازەشی بچکۆلانە بوو. باشە عێراق بای ینی نازام پارەژی زۆر خەیالی ئەو جیهازەی کڕی لە یەک لە وڵاتەکانی دنیا نازانم کامە وڵات بوو کڕی دوایی کە هات ئەو جیهازە خۆی بە 8 دۆلاریە هەر جیهازی نووسرا بوو لە 120 دۆلاری 120 وەرەقە عەفوەن یعنی دەفتەرێک و 20 وەرەقە و ئەو جیهازە ئەسڵەن هی متەفەجیرات نەبوو هی دۆزینەوەی تۆپ بوو گەمەک هەیە ئەوی بە لە ساحەی دەیکەن گەمەی دەوڵەمەندەکانی پێ دەڵێن چی پێ دەرێن سیکواشە نازانم چیە گۆچانێکیان پێ لە تۆپەکەی دەدەن ئەوەی لە ناو حەدیقە لە ناو فریز دەیکەن ئەسڵەن ئەگەر ئەو تۆپە گۆڵف بەرێ دەست خۆش ئەو جیهازە هی دۆزینەوەی تۆپی گۆڵف بوو ئەگەر هات و لە یاریەکان بزر بوو یعنی ئەوە نمونەکی زۆر سادە و زۆر بەسیتە ئەنجا هەموو ساڵێ ڕێژەی یعنی تا ئێستا ڕێژەی تەرخانکردنی پارە لە بۆ کارەبای عێراق 100 میلیارد دلار بووە یاری گۆڵفیانە نابوو بۆی مینەڵگرێتەوە بەڵێ ئەوە بە حساب هات بوو بۆ ئەوەی تەقینەوەی ناو سارەی کەشفکە لە دەورەی سارە دەسوڕا پۆلیسەکە ئەگەر تەقینەوەی تێدا بین فیجاریاتی تێدا بیتن کەشفی دەکرد بەس ئەوەی تۆپی گۆڵف بووە ئەوە نمونەشی زۆر سادەیە ینی نمونەشی زۆر ئینجا وەکو گوتم 100 میلیارد دلار لە بۆ کارەبا تەخسیس کرایە ئەوە کارەبای عێراق کە ئێستا دەیبینی چۆنە و وەزعی چێ و دینارێک ئەسڵەن لە کارەباست ینی گەندەڵیەکە ئەوەندە زۆرە ئەوەندە بێشومارە ینی ئەگەر بێت و بەڕاستی بگەڕێی بە دوای گەندەڵی بە دوای گەندەڵکاران هیچ کەسێک لە عێراق دەرباز نابی من هەمیشە وتومە کەس بە موچە دەوڵەمەند نابی نە پەرلەمانتار نە وەزیر نە وەکیل وەزیر من پەرلەمانتار بووم معاشەکەم دەوری 12 میلیۆن بوو بە مخەسەساتەوە وەکیل وەزیرمان هەبوو معاشەکەیش 4 میلیۆن و نیو بوو ئێستا ئەو وەکیل وەزیرە خاوەنی 2 میلیارد دۆلارە بە معاش ئەتوو دەوڵەمەند دەبی دەوڵەمەند نابی بە معاش قەت لەبەر ئەوەیە خاڵێکی دی لەبیرم کرد بیرم کاگڕانکۆ
علی زەیدی هێرشەکەی لە بۆ سەر پەرلەمان دەست پێ کرد پەرلەمانتارانی گرت پەرلەمانتاران ئەڵقەی پێنجەم و شەشەمی گەندەڵی ئەوان گەندەڵکاری یەکەم نین گەڵدەرکاری یەکەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە لە سەرۆکایەتی کۆمارە لە سەرۆکاتی دەستگای دادوەریە لە وەزارەتەکانە وەکیل وەزیرەکانن مدیر عامەکانن ئەوانن کە گەندەڵی یەکەم بەڕاستی پارە هەمووی لای ئەوانە بووە بەڵام پەرلەمانتارەکان چۆن بوونە ئەڵقەی پێنجەم و شەشەم مەسەلەن جەنابەت پرۆژەی گەورەتە بۆ ویستوتە شەکر بینی لە ڕێ وەزارەتی بازرگانی لە بۆ مەوادی غیزایی نەگەیشتێ وەزیری هاتی بە من دەرەی بۆ نمونۆک و پەرلەمانتار دەرێ وەرە بە وەزیری برێ ئەو ئیشەم ئەگەر لۆ بکە گرێبەستەکەی بداتە من مەسەلا من سەتا ئەوەندەی دەدەمە تو دەستەکەن وەزیری لەگەر وەزیری قسە دەکا پەرلەمانتار دەگاتە وەزیری ینی بەرکیل و ڕەشوە و دەڵاڵیە زیاتر ڕەحمەل لە بابت ئەوانە دەڵال بووینە ئەڵقەی پێنجەم و شەشەمی پەرلەمانتاران تەنها دەڵال بووینە بەڵام سوودەکی زۆریان لێبی نییە تۆ سەفقەیەک بکەیت بە 5 میلیارد دلار مەسەلەن ماوەی 2 ساڵ شەکری وەزارەتی بازرگانیت بدەنێ یا گرێبەستەشی نەفتیت بدەنێ گواستنەوەی نەفتیت بدەنێ ئەوە دەبتە 10 میلیارد دلار حتمما لەو سەفقەی پەرلەمانتاریش 100 میلیۆن 200 میلیۆن دلاری دەست دەکەوی ئەسلی کێشەکە لێرە خاڵێکی دیکە زۆر گرنگە لێدانی پەرلەمان من وا تێدەگەم لێدانی تاکە دەستگایەکە کە میلەت هەری دەبژێری ناشرینکردنی تیکەوا وردە وردە بیانەوێ دەوڵەتی عێراقی بەڕە و سیستەمی سەرۆکایەتی ببەن نەک پەرلەمانی خودی نوری ماریچی لە ساڵی 2000 تقریبا 7 و 8ەوە لەسەر ئەو ژێیەی دەیخین لە 2011 زۆر بەخەستی هەوڵی دەدا حەلی پەرلەمان بکات پەرلەمان نەمینێ بیکاتە موسساتێکی سەرۆکایەتی ئەو لێدانی پەرلەمانکە و پەرلەمانتاران فعلەن گەندەڵن کاکە و پەرلەمانتارە هەمووی خۆیانن بەشەکی زۆریان سەر بە دەوڵەتی یاسا بوون دوای چوون وەگەر محەممەد شیع سوودانی کەوتون دوای لە پرسیارەکەەوە یەکێک لەم پەرلەمانتارانی گیراون یعنی تێندا چوار خولە پەرلەمانتارە هەندێک لە گەندەڵەکانی شەری ئێستا نییە هی پێشووترە ئێستا دەیانگرن ئێستا عالیە نووسیف لە دەورەی مەبوو ئەندام پەرلەمان لە سەلیستی عێراقی لەگەر ئایاد عەلاوی شەو ڕۆژ لەسەر نوری مالیکی دەیخین دوای نازەم لە شەو ڕۆژێک سەفقەچی کرد چوە ناو لیستەکەی نوری مالیکی دەوری نما وەگەر حەیدەر عەبادی کرد حەیدەر عەبادی دەوری نما فەترێک وەگەر کازمی کرد کازمی دەوری نما وەگەر سوودانی کرد سوودانی ئێستا دەوری نمایە و خەریکە وەگە زەیدی دەکەوی ئەو ڕۆژت دەیگۆ لە هەموو هەڵبژاردنەکان زەیدی زۆر داعمی منی کردی زۆر یعنی ئەوانە لەسەر هەموو ژێر گەمەی دەکەن فی سەبیلی ئەوەی دەوڵەمەند بوونیان اینجا سوننەکان کە چاویان بە شیعەکان کردوایە دەبینن ئەوان هەر خەریکی دزین گوتیان باشە ئەمەش لۆ نەیکەین کوردەکانیش بامان شێوە و ئەو لیستەی کە دەرێن 900 و قسوور کەسە یا 1000 کەسە بەشەکی زۆر وەزیر و وەکیل وەزیر و مدیر عامی کوردی تێدایە لەوانە کە نازانم دەگیرێن یان نا یعنی ئەوەش پرسیارێکە ئایا هەرێمی کوردستان تەسلیمیان دەکایانە ئێستا ئیتاری تەنسیقی مالیکی و عەبادی و هومام حمودی و عەمار حەکیم و ئەوانە بۆ ئەوەی خۆیان لەو گەندەڵیە دەرباسکەن کە خۆیان بەرپرسی یەکەمی گەندەڵین لە عێراق چیان کردە کۆچی قوربانی ئەو مجموعەی خوارێ کۆمەڵێک پەرلەمانتار و وەکیل وەزیر و ئەوانیان کردە کۆچ قوربەوەی خۆیان لێ بەنە دەرێ گوایە ئەوانین بەڵام بەریتانیەکان نمونەشیان هەیە دەڵێ ئەگەر تۆ سەری مارێک پان کردەوە کلکەکەی دەبێ بە گوریس وەکو پەتەک فڕێدێ لەو ناو هیچ دەوری نامینێ تا سەری گەندەڵکارە گەورەکان پان نەکرێتەوە هەرچەندە هەندێک دەرێن تیۆرەکەیە دەرێ ئەگەر بتێوە گەندەڵی لە ناو بەی وردە وردە لە بچووکەکان دەست پێ بکە یەکسەر لە گەورەکان دەست پێمەکە چکۆ لەوانەیە شەقام بجوولێ ئەوانەی کاکە ئێستا لە ئیتاری تەنسیقی هەموو چەکداریان هەیە هەموو میلیشیایان هەیە پارێ زۆریان هەیە زەلامکوژیان هەیە خەڵکیان هەیە ڕەنگە ئەگەر لەوانەوە دەست پێ بکە یعنی عێراق تووشی گرفتەشی هێزگار گەورەبی تووشی یعنی فەوزایەکی هێزگار گەورەبی دەکرێت بڵێن بۆیە لە گچکەکانیان دەست پێ کردێ بەڵام ئەوە وانە بەڵکو بۆیە لە هەندێک ئاماژەش هەن بۆ هەندێک ئاماژەش بوون بۆ هەم زەیدی خۆی وتێتی ئەوانەی پارەکانیان لە پێشەوەی فەسحانکردنیان بڵاوکەینەوە خۆیان پارەکان بێننەوە حەقمان ناوێ بەسەریانەوە ئەوە خراپترین بڕیارەکە بەڵێ بەداخ خراپترین بڕیارە دایتی بەڵام بەداخەوە لەژێر مەترسیدانیە ئەوە گومان دەکەوێتە سەر ئەوەش ئایا ئەو پارە دەستەوە ناو خەزێنەی حکوومەتیانە گومان لەوەش دروست دەبی ئایا ئەو کە ئەگەر وابی کابرادێ پارەکەی ئەتوو کابرایەک دزە گەندەڵە بەشێک لە مەحکەمەکردنی لە لێپرسینەوەی ئەوەیە دەبی پارەکەی بینیتەوە بەشەکەیدی دەبی عقوبەکەی بدرێ دەبی عقوبەکەی وەرگری عقوبە قانونیەکەی ئایا ئەو هەموو پارەی پیاکرد بەچی دزی لە شێ دزی وەرە بانجی بکات بەڵام ئەم سبەینێ پارەم دزیە لۆریەکی بینم پڕی دەفتەر دۆلار کەم برێم کاک زەیدی فەرم و کاکە ئەو هەر کەس لە ماری خۆی و گەردەنە مازاکەوی شکات یعنی ئەوە کەی محاسبەکردنی گەندەڵکارانە ئەوە کەی لێ پێچینەوە
خراپترین بڕیاردابی ئەوەیە کە داتی ئەو ڕوبەڕاستی ئەمن کە بینیم هەر شۆک بووم یعنی چێت و کابرای دزوەرە پارەکەی بین و ئەوە لە چێ دنیا ڕەنگە لە بینی من و تو ڕوو بدا ئەمن پارەت دابیتە من بەقەرت دەفتەرێک دوو دەفتەرێک هەڕەشەم لێ بکەی دوای برێ کاکە بینە پارەکەم دەوەر کەس لە ماری خۆی بەڵام دەوڵەت حکوومەت کە قانونە کە یاسای هەیە کە دەستوری هەیە چۆن دەبی سەرۆک وەزیرانەوە قسەی بکات چۆن برێ ئەوەی پارەی بینیتەوە مە لێ خۆش دەبینێت کەس لە ماری خۆی ئەوە کەی حکوومەتداریە ئەوە کەی محاسەبەکردنی گەندەڵکارانە باشە گەورەترین هەڵە کە کردیتی ئەوڕۆ ئەوەیە مامۆستا پێ دوان نییە ینی ڕێگەکەیوی ژەوەندە ئاسان نییە من ڕێژ نییە خۆت دەزانێم هەموو سەرە گەورەیە هەندێکیان دەوڵەتی قوڵن لە عێراقدا ئەوان عێراق هەڵدەسوڕێنن ینی لە ناچاریە دەڵێ لانی کەم بە پارەکە دەستکەوێتەوە دواتر دەکرێت لە زروف و زمانی دیکەدا مامەڵەی یاساییان لەگەڵدا بکرێ یان نا ئەم بیانوەش هەر ناخوا خۆی دەزانی چێکاگڕانک و علی زەیدی گەنجەکە هاتیە بە تاقیتەنێ نە کوتلەی هەیە نە هێزی هەیە نە پەرلەمانتاری هەیە نە حیزبی هەیە یعنی هیچی نییە چێ تەرشیحی کرد ئیتاری تەنسیقی و خودی نووری مالیکی گەندەڵیەکان لە چێوە دروست بووە لە 2003ەوە لەو مەجموعەی کە ئێستا دەسەڵاتی عێراقیان بەدەستە یعنی ئەو مەجموعەی کە ئێستا ئەوە نووری مالیکە تۆ بینە عەمار حەکیم لایەکی جادریەی داگیر کردی کاکە ئەوە لە چێ بوو ئەوە مولک و سامانە لە چێینە کوڕەکەی نووری مالیکی یعنی باز دەکەن خاوەنی ملیارەها دۆلارە برادەرە گوتی لە 2012 چوومە بەریتانیا وەفتی پەرلەمانی بوون لە فندقێک دابەزین فندقەکە بە ناوی خێزانی حەیدەر عەبادی بوو بە 500 میلیۆن دلار کڕی بووی باشە هەموو پارەیان لە چێ بوو ئەوانە نان نەبوو بخۆنجە نابێت بەبیری دێ لە ئێران و لە سووریا و لە وڵاتان کردبوون هاتنەوە ئەسڵەن یعنی خودی و نووری مالیکی خۆی باز دەکات دەرێ من لە هەولێرێ بووم کە سەدام ڕووخا نێچیروان بارزانی سیارەکی لۆگرتم نازەم دەفتەرێکی دامێ گوتی بڕۆ بەغدایە بە تەکسەکی چوومەوە بەغدایە هیچیان نەبووە ئێستا خاوەنی هەموو ملیارها دۆلارن لەبەر ئەوە ئەوان زەیدیان تەرشیح کردی و ئەوانیش یعنی دڵنیا بە قسەی ئەوان زەیدی ئەوەنگاوی نایە بۆ ئەوەی خۆیان لەو کێشەی لەو ئۆتۆبانێک کە ئەمریکا دانیا بەرامبەریان دەرباس بکەن باشە مامۆستا ینی قسەیەکیش بکەین لەسەر هەرێمی کوردستان ینی مەسەلەن زۆر جار دەوترا بەشێک لە پەرلەمانتارەکانی پێشوو و ئەوانەی ئێستاش دیانە دەبێ هەرێمی کوردستان چاو لە عێراق بکە لە زۆر ڕۆوە لێپرسینەوەیە محاسەبە هەیە لەوێ موچە هەیە ینی زۆر جار ئەوە دەرکەوت دەو عێراقی کە دەیان و دەبێت چاوی لێ بکرێ بۆ نمونار ئەو سەتەیفە من میوانە بۆ لە بەرنامەکەم بەشداری کردەوە توێتی سەتەیف زۆر ئیداریە ئەو هەندێک لەوانی دیکەش کەچیەوە دەرەکەوێ هیچیان پاشەڵێن پاک نییە کە ئێمە چاویان لێ بکەین خۆی دەزانی چۆنە ینی تۆ ئەگەر بتەوێ هەرێمی کوردستانیش بێتە ناو ئاو هاوچێشەی مەقسەدت ئەوەیە ئایا کەسەکانی خۆی تەسلیم دەکات ئەوانەی کە ناویان لەو مەبەستم لەوەیە ینی ئەم ڕوئیای لە چیوە سەرچاوی گردووایە ئێمە ئەوانمان نەدەناسی بەغدامان نەدەناسی عێراقیەکانمان نەدەناسی بەرپرسەکانیان وا بەشێک لە پەرلەمانتار و بەرپرسەکانی خۆمان دیان و دەبێت هەرێمی کوردستانی چاو لەوان بکە لە حکومڕانی و لەوەی لە موچە و لە ژیانی خەڵک و نازاملۆ ئەوە دەرکەوت ئەوە پاشەڵیەوەنە کاگەڕانکۆ نه تاکە جیاوازێک لە بینی هەرێمی کوردستان و بەغدا کە هەبی ئەوەیە بەغدا بەس لە کاتی خۆی موچەی مۆزەفەکان دەدا هەر ئەوەندەیە بەڵام لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی گەندەڵی لە ڕووی ئەوەی هیچیان لە هیچیان باشترین هەرێمی کوردستانیش زۆر لە بەغدا خراپترە جەنابەت دەبینی بەرپرسەکانی خۆمان خۆ کە هاتنەوە لە شاخچیان نەبوو کاکە ڕەنگە هەندێکیان قەرداری گوندەکان بن ئەوانەی کە لێی بووینە و لەوانەیە وەکو دوونێ وابزان وەکو ئەبوو بەکەر هەڵدنی بوو گوتی هەندێکیان قەرداری پارەی پاکە توشقاتەی دوکانی گوندەکانیشن ئێستا هەمیان خاوەنی ملیارەها دۆلارن خاوەنی بزنسی هێزگار گەورن سەروەت و سامانی ئەو وڵاتە هەمووی کەوتوتە ژێردەستی ئەوان یعنی هیچ جیاوازیەک نییە یعنی لە بینی بەغدا و بالعکس بەغدا لەبەر چ لە هەرێمی کوردستان گەندەڵترە یان پاشەڵی خراپترە لەبەر ئەوەیە کە داهاتی زیاترە کە پارەی زیاترە کە ئیمکانیاتی زیاترە کە سنووری فراوانترە کە دەوڵەتەکە هەموو سەروەت و سامانەشی هەیە ینی ئەو نەوتەی لە عێراقەیە ئەو پارەی لە عێراقەیە تۆ ببینە ینی ساڵانە بودجە هیچ ساڵێکی لە 150 میلیارد دلار کەمتر نەبووە هەرێم سێ شاری بچووکە یا 4 شاری بچووکە بەقەدەر ئیمکانیەتی خۆی گەندەڵە بەقەدەر ئیمکانیەتی کە هەیتی گەندەڵە بەڵام هەمیشە من وتومەیانی بەغدا لە هەرێم باشتر نییە کە یەکێک بڵێ وەڵی ئەوان لەمە باشترن من هەتا ئەو حەملەش کە ئێستا هەیە ینی بە شتێکی ڕووکەش دەبینم تەنها بۆ ڕازیکردنی ئەمریکیەکانە دوایەوە کۆتایی پێدێ
باشە ماوەستا دو پرسیارم لەسەر حکومڕانیە لە ئەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانەوە یان ئێستای تر حکوومەتێکی ماوە بەسەر چووە کات بەڕێکەرە کار بەڕێکەرە هەر کاتەکەشی بەڕێ کردووە کرێ بڵین کات بەڕێکەر و کار بەڕێکەر و هەمووی بۆ دەبێ پەرلەمانەکەمان ئەوە 2 ساڵە ینی خوار پێوەست بۆی زەیدیەوە دوێنێ ینی شتێکم بەرچاو کەوتبوو بەڕێزێک نووسیبی دەڵێ گەندەڵێر ئەوە نییە تۆ پارەی مۆڵی خەوتبێ ئەوەشە کە تۆ لە پەرلەمان دەوام نەکەی و موچە وەربگری و هیچ دەوامێکیش نەکەی ویست بەرپرسیارە تێکشی لەسەرشان نەبێ ڕاستە ئەوەش بەشەکە لە گەندەڵی بەڵام چێ سەبەبی ڕئیسی ئەو گەندەڵیەکەوای کردی پەرلەماندا بخرێ جەنابەت دەزانی ینی هەردوو حیزبی سەرەکی پێک نایەن یەکێتی و پارتی ناگەنە ئەنجام ئەگەر ئەوان ڕێکەون و بگەنە ئەنجام ئەوەش کۆتای بەڵام لە هەمووی سەیرتر کاک ڕانکۆ تازە پێشەوەی لەگە جەنابەت قسەی بکەم هەواڵەکەم بینی دەرێیان ئەو ڕۆیان سبەی انی کوردستان دەست پێ دەکات نەزەم ئەو هەواڵت بینیان نا ببوورە چی کوردستان سبەینێ پشووی دوومانگەی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکات تا سیوێکی ئاپشووە ماوەستا تا سیوێکی ئاپشووە پشووە پشووە خەتەرە یعنی وەکو ئەوە وایە کابراک لە خەوێ هەستی برێوەڵی بابڕەچی دیش بنوومەوە وەنیە وەکو ئەوە وایە خۆی نەدەوامی کردیە نە فەقیری پەرلەمان نە پرۆژە یاسایەکی ئەوە کرد هەر کار کۆ نەبووینەوە یەکجار کۆ بنەوە سوودەکە خرا و تەواو پەرلەمان پەشی خراە ئێستا دەسەڵاتی دادوەریش وابزانام سبەی دووزبەی کۆتایی پێدێ ئەویش کۆتە ینی و مؤسسەسەی گەورەکە مؤسسەی دادوەریە قەزاییە ئەویش کۆتایی پێدێ دوونی حاکم شێخلەتی باسی کرد لەوێ دوو ڕۆژە ینی بەداخەوە ینی حکوومەت کار بەڕێکەرە پەرلەمان پەچی کردێ دەسەڵاتی دادوەری پەچی دەکەوی موچە نییە وەزع خراپە وەزعی کارە بایستا دەبینی چۆنە بەو هاوینێ خەڵک وەنیە یعنی کۆ نابنەوە کێشەکان ئەوەندە گەورەیە ئەمە لە نەوەتویە کە هەڕاپەڕین کرا و یەکەم حکوومەت دروست کرا دەیانگۆ کاکە کوورە وەزعەکە سەبرگرن لە هێلکەی دەڵەمە دەچی ئێوە 33 ساڵی ئێستاش هەر دەڵەمەیە یعنی هەر یەک دەرزی پیاقی هیچ تەوا وێران دەبی یعنی ئینسان نازانی دڵی بە چ خۆشبی لە وڵاتەی خوای گەورە فرسەتەکی هینا ڕزگارت بوو لە دیکتاتۆریەت وەڵڵی ئەگەر یەکێتی و پارتی ڕێکەون یەک تۆز لەگەر ئەو میلەتەی باش بن بە قورعان کاگڕانکو لە میلەتی کورد باشتر نییە میلەتێکی فەقیر بێدەنگ بێچێش ینی بەس موچەکەی بدێ کەمە خزمەت گوزاری بدێ کارەبا و ئاوەکەی لە بۆ باش بکە وەڵی هیچی ناوێ بەس چ بکەن کە گیریان خواردێ بەدەست ئەو وەزعە و میلەتە بەداخەوە سپاس دەکەم زۆر بەڕێز مامۆستا ئوسامە جەمیل پەرلەمانتاری پێشووی عێراق سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس